كاتان باش صندوق صوباز دكين لسر وكاري نادني موتا للاين مالي بارزانيوه بس با استاق صوباز دكين استاذ سبيدكين خير بين اوريان هل يكدو دقيتر حتى لهند شوين زايد عندها اوريان ببورة ببلا ومكرت كالعادة طبعا او بارتي عمري عفتاو كروب وهشتا بيرا هم بتمنتين حزبة لمنطقة تقريبا كسي اوزا اوريان خلصيت ريبورت تاعو شي صد تلفزيون تيا صد تلفزيون اوي هي اوزا ترسي لا دنجتش اوريان او هربا قصد دريمون ده هربا بيري بارتي دي مو او امبراطورية تشيش هنا هي من لهوني شو تشمان لبيرناك قاتل بيرناك هي من لهوني هاوران شي تلفوني بعدي هي من لهوني هي لما يقصدك لما يقصدكم لم أكرت لو خاني داناي باري حرامة براستي وأوي كرتان كم يجي هم ورا بكي يعني هركس أخوي ببرس بلام براستي يجيان خراب لك دار دكات خراب لك دار دكات داوا كارم بنا مالكية في شاري خوام خمسر سكو هيك إذا إمارة يعني منيش جوان بشانده ده تصل برزيل وتصادر وبركي خرابش بشانده أوي طبعا أنا تيما كان هاوري يعني لو رجعنا هولا دين برا ناو كان ينبلاو كينو ناو كان سكون استعوي بإرهابي إلكتروني دكري بهيج آسايش وشتك ناكري بوزاني ريت آسايش باراستن زلادك ناكري بخير بين هاوريان سرساوي إما هسا هندق صوباز دكين لسر ويلوت مالي بارزاني قايمي معاشنا نادية آخر شت هاوريان آخر شت أوش دي لنو بلوه كرا آلان حمس كرا شرم لخوك بيلا ودس أو استعها هاوريان مع مصايشي آلان وزارة التربية استغلال كردية أخر زور شرما وزيري پروردبي خلق بكري وزيري پروردم بچات شم بيم قوتيا دقلوي أوبي ليرا كدلم تخوا شرمنيا آلا حمس عيتوي أفرتا كتي بناوي جيان سين يتكن عليه جيان سين بخود دزاني ما مصايشي ميابوا عقوبة درا فصل كده فصل عقوبة درا لبرأي طلبيشي بخود دزاني يعني قندليويان تعوش شوي هناك توا كد يشتي بو بنمالغان يعني يشتي بو كرديتا بارتي كرديتا بري وبري لا بري وبراي برنامج كان وزارتي پروردلای امام حسن الدانه تخشر نخود ناكي وزيري پروردي حزباتي دكي خلق دكري يجي شتي كانش بيكن هرب الشرفيه خلق كريم وزيري پروردش بي اي هوار كل همش بالعكس دبي همشت او كنتي اندام لناوتي نوروز لا هيوا منطق هاوريان وركاو كاد استكبر لوي بيم دیندار دوستی هی پیاو بتمنه کی با پارتی ایزالا کی کشت جیرا مسعود بارزانی ریکود نبود تو مز او پیداتی لگه دزگه حوالگری ترکیه برو لباز نیست چه دوانه چقدرزونی ضدی برادرانی با کرده که لغتان رخنتان یعنی بس مبنى گوتبیجی دزگه حوالگری ترکیه شرم لخود که با عمر پیرت او دیندار دوستی بکو جا شخصی خورک دمیش برام أولاد وأنا قيزوني بخينه وأنا ما كقولت من بيتنا قلت من 10 مليار دولار جديد بارتي ببيزاني أرجعني إم عارة مفلين فيديو مانيا كبارتي سيخري وهاريكاليش تشتكل بهاري لو لبري أردوغان وز إزور شوا باشنيا لانتخابات الشهرواني ديري ترشي زور دار معايا يترتصدك شري بكرتك كرت ورقي چه شركاري که پارتی او مخلوقانی و کدین در دوستی مؤسسه کانی یک گرتو برون اولاد وانا قیزوانی بخیر نواش نازنم يعني انسانك عمري 75 سال بتخوي هندي
وتبێژی دەستگای دەوڵەتێکی داگیرکەریان دژی میلەتەکەی خۆی ڕابوەستی ئەو مێژوە ڕێزەوەە هاوڕیان قسەی کۆتاش بە لە بیسمە سەرمەوضوع عشیرەتی عوزێری دوێنێ کۆنگرەی ڕۆژنامەگەریان کردێ کاچ خۆم یعنی بەڕاستیە من لەوە دەترسم ئەوەش بتەمی تۆت ئەتوو ئەندامی کەسێکی باڵا دەستبی لە عشرەت دەکات هەرچی بکەی تۆ بێی دیفاعی لێ بکەی دیفاعی لێ بکە کاکە ئەو کابرایە یعنی سندان لە پاڤلدا پاڤل بە من دەڵێ کابرایەکی تیرۆریستە بە زۆرم لێ هاتە سەر حکم و بەخۆی شای دزانە بەڵام کە ئەو کابرای دەرکردیە تۆ شەرم لە خۆتان بکەم بە ناوی عشیرەتی عوزێری هاتن دیفاع لە یەکێک دەکەن کە قێزەوە نەکاکە کە سەرانەی لە خەڵک وەگرتیە کە پلەی مقدمە 50-100 سیارەی لە ژۆرێ بوو ملیۆنەها دۆلاریە بۆ لە چێ بووە یعنی ئەوە ئەگەر غەدری لێکرا هەمومان لەگەڵتاندانە دەتوانن گلەی بکەم بڵێن لۆ بەس کوڕی عشیرەتی ئێمە لەسەر دزی وای دەگەکرا لۆ ئەوانکەوەی لێ ناکرێ بەس دێن داوای دیفاعی لێ دەکەن کورە شەرم لە خۆتان بکەن عشیرەتی عوزێری ئابڕووی هەموو عشیرەتیش دەبن من دەوە دەترسم هاوڕێم بیکەنە میتۆت تا ئەو عشیرەتانە لۆ پیا فەقیرەکانیان قەت دیفاع ناکەن کە دەگیرێن بەس لۆ ئەوانەی پارەیان هەیە مانسەبیان هەیە شەرمەزار بن بڕوا کە تەلەفۆن لە سەرۆک عشیرەتەکەیان دەکەن یعنی من لەوە دەترسم بیکەنە میتۆت ئەو سەرۆک عشیرەتان ئێستا فێرە فیستیڤال بوون ئێستا بێن دیفاع لە دز و جەردەکانیان بکەن بڵێ نابێ عقوبە بدرێت سندان لە پاڤلدا 100 جار بڵێم پاڤل تیرۆریستە ئەوەم بەڕاشکاوی دەبن کە دەڵێم لەبەرەوەی بەخۆم دەزانم چی لەگە من کردیە هەوڵیدایە دزە تارێکی 7 میلیۆن بس کاچ خۆم ئەوەی ئەنگۆ دەیکەن تاوانە تۆ دەی دیفاع لە ئەوە دەکەی هاوڕێیان هیچی وە پەپەلە نییە ئەرویسمان ئالان عەمە سەعید و هێمن لە هۆنیش لەبیر نەکەین بێمە سەر ئەوە کاک سۆران عومەر پۆستەشی کردیە یعنیش هەمومان دەڵێ لیستی هەموو هەزارەتەکانیان نادێت جگە لە پێشمەرگە و ئاسایش و پاراستن و زانیاری نازام چی ئەزانن سەبەبی ڕئیسی پارتی هەڵسایە بەس ئەو لیستەی تۆتاڵ کۆی پارەکانی مەعاشی ئەو هێزە ئەمنیانەی چەندە ئەوەندەی نردیە ئەوەی ئەمزام ئەوان گویا لە بەرباری ئەمنی وە قسە ناکەن لە کاتێکدا ڕاست ناکەن ئەزانی بۆ لەبەر ئەوەی کاچخۆم ئەوە پاراستن و زانیاری مەنێرن هەوڵ دەدەن مەنێرن تا حەدێک حەقتانە عێراق دەوڵەتەکە ئێستا بە چاوی دژمنکاری مامەڵە لەگە باشوور دەگە ئاخیرەوە ئەو قسە بەڵام پێشمەرگە ئەوە نییە کە ناینێرن ئاسایش ئەندەچی ئەوە نییە تۆ دەتوانانی هێملی نهێنیەکانی ئەوە بنێری ئەزان بۆ نانێری لەبەر ئەوی ماڵی بارزانی هەر لە مەسعود بارزانی هەر لە کوڕەکانی یەک بەیەک مانسوور ئەوە بەدەیان هەزار بندیواریان هەیە هاوڕێیان بەدەیان هەزار بندیواریان هەیە ئابڕوویان دەچیت حکوومەتەچیان دروست کردیەوە ئەوەی چۆ ڕاوێشکارە دیتان پیرێژنیان دەرهینایە حکوومەتی عێراق لەوە دەترسێن مەسعود بارزانی هەزاران بندیواری هەیە مانسوور هەیتی وەیسی هەیتی هێزی هەیە هەموو هێزیان دروست کردیە مەسەڵەن ئەو هێزە 500,000 کەس دەنووسن ئەگە 200 کەس دەوام بکە ئەلێرەدا پێیان ئەیبە ئەوەی بنێرن چێژ دەکەن بە کوردایەتی بەمە دەفرۆشنەوە هێزی چەکدار مۆزەفەک و هێزی پێشمەرگە فەرقی چێت و لۆی نانێریان پێتان شەرمە ئەزانن بە گچکە و گەورەتانەوە بە تایبەتی لە هەموو تابقەکان چەند سەری ماڵی من ئەوەی بزانم هۆکاری سەرەکی کە حکوومەت سوکانەکەی لە دەست پارتیە لیستی موچەی وەزارەتی پێشمەرگە و ئاسایش و ناوەخۆ و نازانم چی ئەوانەی نەنادیە لە ترسی ئەوەیە لێیان کەشف دەبی کە ئەوانە چ بندیوارشیان هەیە هاوڕێیان چ بندیوارشیان هەیە هۆکاری هەر سەرەکی ئەو خاڵەیە کە ئەزە وەکو گوتم بەمانای ئەمنی قۆمیش یەکەداتەوە خاڵی کۆتایش هاوڕێیان خاڵی هەر لە بۆ ئەو بابەتە بوو بەڕاستی ویستم کۆی ئەو شتانە ئەوە بکەم زۆر کەس کورە هاوڕێیان میدیای کوردی زۆر ئابروبەرە شەرم لە خۆتان بکەن بە NRT بەنەوەی نوێ بە شاسوار عەبدولواحید کورە بە هەموو ئەو میدیای بەخۆی دەرێ پرۆفشناڵ و میدیای ئەهلی ئەزانن 45 ڕۆژە تا ئێستا دادگای ئەمریکا کاکە کەس من بۆ خۆم و هەموو ئەو برادرانە
تا حدك ئاگامە لە هەندێک زانیاریە تحدا دەکەم ئەگەر لە شوێنە گوتمان مەسرور بارزانی دەژی وتمان دەبێ بستە بەردەمدا بکە ئێدەستن و بەردەم ینی ئجراعاتی یەکەم ئەوەیە لەبی بانکش کرایە چوو پارێزەری گرتیە پارێزەرەکانیشی بەس لە خۆی گرتیە هاوڕێ لە بنەماڵەکەی خۆی گرتیە هەمووانن کیان تڕۆ کردیە چیان لێ دێت چیان لێ نایە ئەو پارێزەری گرتیە کۆمپانیاکی گەورەی باسیشمان کرد و نامانەوێتن سێ هەفتەیان مۆڵەت دابێ ئەگەر ئەم قەبزی ئەوش ئیزراعاتەکە لە هەموو کوردستان و شەرق دنیا هەر ئیزراعاتە قانونیەکان وایە ئێستا ئەوانە تێکدری بەردبووینە بڕوا بکە هەموو کۆیلەکانیان ئیمار کردیە وەچی تەوێندەر بڕوان پێ بکەن باشەکشەی پێکرا هەوڵی دابوو سڵح بکرێ و نازان بە پارە و دایم سەعەد عەقڵی مەسرور بارزانی عەقڵێکە دەیەوێت بە پارە بە ئرهاب تێندەگەی بەکرین ئەوانە شتن لەگە بکاتن پیشیان پێات ئەوە ئێمە بزانین تا ئێستاکە هەموو زەختانەی کردیتی کە پاشەکشە لەو کەیسە بکرێنەکرا بەس ئەو کەیسە کاچ خۆم ساڵێک 2 ساڵی دەباتن بە ڕۆژ 25 کەیس زیاترە یعنی خەڵکێک دێتن دەڵێ فشەیە یان ئەو استقبال کرێ با بە ترامپ ئەوە کرا خۆ پێویست ناکەوتن ترامپ 50 شکایەتی لەسەر بوو خۆشی کاندید کرد ئەوە دەریشت لە بەشێکی عقوبەت درا و لە بەشێکیش سزابدا ئەجە بەهەرحاڵ هاوڕێیان ئەو شکایەتە بەردەوامە و ئەو پارێزەرانە و ئەوانی ستافن بڕوا بکەن بۆش استقبالی کرد کە ئەوە هەموو کەسێک دەتەکرێ استقبال بکرێت بە تایبەتی هەر پۆستی نییە ئەو سەر و کۆمار و ئەوانە من دەمەوێت بەسەری ئەوەتان پێ بڵێم کلینتۆن ئۆباما نازانم هیلاری کلینتۆنانە هەموو کاچ خۆم دەخلیان پارەیان هەندە زۆر نییە حکومەتان دەرچیان دەداتی ئەگەر دەچن لەسەر ئێڤێن دەژین لەسەر دیدار دەژین سیمینار دەژین پەیوەندی ئاوا تەلەفۆنی دەکەن لەگەر ئەو خەڵکی پارەیان لێوە دەگرن بەیان کەس خۆی بە ئازادی خواز و نەمەعارەس ئەوە استقبال کرێزەتی وەرە پارەی بدە من ملیۆنێک دۆلارم دێ دەچم لەگەر هیلاری کلینتۆن لۆ دادەنیشم لەگەر ئۆبامای دادەنیشم نیش سەعات کوربابە وەڵڵاهی زگت بەو میلەتەی دەستی ئەوەندە نەخوێندەوارە ئەوەندای موو سەعات لایەنە نەگەتیڤەکەی دەبینی لایەنە پۆزەتیڤەکەت شکایەتە کرا من قسەی کۆتاییم ئەوەیە پرۆسەیەکە ڕۆژنامەگەریە یاساییە مەدەنیە کەم جارە کرایە قانونی هیچ شتێکی ناشیژنی تێدا نیە چل ڕۆژە بڕۆ سێرچکەن لە کەناڵە عەرەبیەکان بیسی بەرنامەی گفتوگۆی لەسەر کرایە بیسی بەرنامەی گفتوگۆی لەسەر کرایە دەیان خەبەریە دروست کرا میدیای باشووریش کە و گەورەیان یەکێکیان ناوێرن خەبەرێکی لەسەردا بگرن NRT دوای فشارێکی زۆر بەرنامەیەکی 15 دقەی لەگە مەکی کرد کە نیوەی ئیستیفزازی بوو شەرم لە خۆتان بکەن ئەوانە بەتەمانە بنە ئۆپۆزیسیۆن هاوڕێیان هەموو ئەوانەی خۆیان پێلۆگۆی ئۆپۆزیسیۆن کوشاپەکاکە بڵێن ئەلەو ڕاوەستە نازانم لەو لای من بزانین ڕاوەستە هاوڕێیان نا ئەو ڕانەوەستە بەهەرحاڵ بێمە سەر ئەوە بڵێن خراپە بڵێن ئەو کەم و کورتی هەیە بەس ئەو بێدەنجی نیشانە زانچێ ترسنۆچی و بەرتیلدانە بە پارتی دنیای سیاسەتیش بە ترسنۆچی بۆ بەرتیلدان بەڕێوە ناچی هاوڕێیان تێمەگەن ها ئەوانە یعنی هەموو ئەوانەی خۆیان پێلۆگۆی ئۆپۆزیسیۆنەوە بە فەردەکانیش بڕۆنە سەر فەیسبووکە ناوێرن باز بکەن ئەمە دەیان ناسی بە ڕاشکایی پێتان بڵێم لە من و مەکی درا تەلەفۆنیان لۆ کردینە بەڵام جورئەتیان نەبوو ئیدانە بکە هەر بە ڕاشکایی کاکە خۆ تازیێمان نییە بە قوربان ئەمە لە ئێرهاب و مالیاتیە ناوێرن لە ئێمە دەترسێ میدیاکان لە ئێمە دەترسێ و ئەو سیاسیانەش ڕۆحیان چووە وا بڤەم دەیانەوێت بڤەمان بکەن لە بەرتی بدەنە پارتی وەکو چۆن نەوشیروان لە ئینتخابات بوو لە گەرمەی ئینتخابات نەوێرە جەوهەرنامەیەکی ژوەر بگرین نەوێرە برای عەبدولمسەوەری ژوەر بگرین بەهەرحاڵ هاوڕێیان نقطەکەی کۆتایی هەر لەسەر ئەوەیە من هەر بیستم ئەو پەیامە بدەم هۆکاری سەرەکی نەناردنی موچەی پێشمەرگە نەناردنی موچەی هێزە ئەمنیەکان لە ترسی بە تایبەتی پێشمەرگە لە ترسی گەندەڵی بنەماڵەی بارزانی و مەسئولەکانی یەکێتیە ڕەنگی لە پاڤل و ئەوانەش تەنسیقیان هەبی نازانم یعنی ماڵی کۆسەر چەند فەوزەکیان هەیە ماڵی بارزانی چەند فەوزەکیان هەیە پڕی بندیوارە کاچون پڕی بندیوارە ئەو وەچی ئەو بێوەژنەکەی دەکەویتە گۆڕێ دەیان ئەی بۆ ئاریان لێ بۆیە نیان ناردیە
بس إجماع يعني نادي أوش صورة عمر برلمان أو خبروني يعني إمن بيبرو صورة عمر برلمانتار نستدري إليستي بيشمرجو أمنية كانيان بس سمي بارجان نادي شندك أصلا يتر أوش لا ترسي جندا يعني أسا معدن لسر أو موظعي سيمانش كم معاش ندري موظفينك بد إيش كان بقص أول سرقوني دك راستي يعني همو هنزد دادنا بغداي كبارين موظف ندهت از درجين بغدا بارين ندهت سپاس بو جل راگرتان بو کاتشمیری دوال سعدیه کیس أوروبا و سی کردستان هر ویستم أو دست سرن زبدم برزانين كاكي من لهوني كو كوبي رايت من دوباره ليداتو ليدا هيمن بس بروابك وخليتشين هيش ختام كان هر اوندا تام بيدرين هيش ختام كان او فرتفيرا ارهاب الكترونيتان اللي بنبر بكين بردوام من لو ارهاب الكترونيا مش بردوام من لو شي وخوات ازدي خوازم كاتش خوش سپاس بوجل راگرتن